بە بۆنەی مانگی مەولود و یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێوەبەراتی وەقفی سونی کەرکووک هەستا بە سازدانی ئاهەنگێکی فراوان کە تیایدا ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی ئاینی و بەرپرسانی حکومی و حزبی و چین و توێژە جیاوازەکان بەشدار بوون. لە ئاهەنگەکەدا شوێنکەوتنی سونەت و بەرنامەی پێغەمبەری خوا و جێبەجێکردنی فەرمایشتەکانی بە گرنگ و پێویست دانرا. بەڕێوەبەری وەقفی سونی کەرکووک وتی دەمانەوێت لەم بۆنەیەدا پەیامی برایەتی و پێکەوە ژیانی نێوان نەتەوەکان بگەینینە سەرجەم چین و توێژە جیاوازەکانی کەرکووک. ئیمڕۆ شارمان لە عێراق پێویستی بە پێکەوە ژیانە، پێویستی بە ئیسلاح، پێویستی بە محارەبەی فەسادە. فئیمڕۆ ئینشاءالله لە ئەو قاعەیە کۆبوونەوە بە هەموو کورد و عەرەب و تورکمان نامەیەک بگەینین شاری کەرکووک شاری برایەتیە و شاری پێکەوە ژیانە و ئینشاءالله اقتدا دەکەین بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و بەو یادەوە کەوا ئەخلاقی و صفاتی و طبیعەتی ئەو هەڵگرین بتوانین یارمەتی خەڵک بدەین، یارمەتی موسڵمانان بدەین. هەر لە ئاهەنگەکەی وەقفی سونی بە چەندین هۆنراوە و پەخشان و سرود ستایشی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کرا. چین و توێژە جیاوازەکان و مامۆستایانی ئاینی بە پێویستی دەزانن لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا بە شوێنکەوتنی سونەت و بەردەوامبوون لەسەر ڕێبازەکەی ئەو یادە بەرز ڕابگیرێت. ئێمە ئیمڕۆکە لەگەڵ یادی مەولودە هەر نەک ئێمە هەموو کاتێک ئێمە پێویستەکە ڕەبتی ئەم یادە بکەین لەگەڵ چی؟ لەگەڵ هەموو ناخەکانی ژیانمان. وەکو بڵێن ئێستا پێویستیان بە عەدالەتی اجتیماعیە. لە دەوڵەت پێویستە حکوومەتی عێراقی عەدالەتی اجتیماعی جێبەجێ بکە. پێویستیمان بە فڕستی تەعیینە، پێویستیمان ئەمانە گشتی ئەم عەدالەتە و ئەم مساواتە و ئەم تەطبیقە هەمووی لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوویداوە. ئەمڕۆ وەقفی سونی کەرکووک هەسان بە هەنگی جوان لەکەوە لە کەرکووکە کە بە ولاستێ و مناسبەتی ولادەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەو پێغەمبەریە کە دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینەما ئەنا ڕەحمەتە مهدات واتە ڕەحمەتە بە کورد و بە عەرەب و تورکمان بۆ هەموو قەومیات و بۆ هەموو عالەمە. بە پێویستمان پێێتیکەوە پێکەوە بژێن پێکەوەکەوە احترامی مقابل بگرین کە ڕەحمەتە بۆ هەموو موسڵمانان. لە پاڵ ئەمەشەوە ئەبێ ئەوە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی لێ مداواکە، پێغەمبەری خوا لە پێناوی چی هات، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم تەمەنە مبارەکەی لەم ڕێگایە ویان بۆ ئەم پەیامە کە با بڵین خستە گڕ لە پێناوی قوربانیە زۆریدا چی خۆی هاوڵانی ئەوە لە ئێمە داواکە کە ئێمەش بە فەرمانەکەی خوا بین بەدەم فەرمانەکەی خوا بین کە خوای گەورە فەرمێ وەلەکم فی ڕەسولی الله ئوسوەتون حەسەنە. واتە پێشەنگمان پێشەوامان بێ کەسێ نییە غەیری ئەو بیکەینە پێشەوە پێشەنگمان. هەموو ساڵێک لە مانگی مەولوددا موسڵمانانی جیهان و عێراق و کوردستان و کەرکووک پەیمانی پابەندبوون بە سونەت و ڕێبازی ئەو پێغەمبەرە دووپات دەکەنەوە و جەخت لەسەر برایەتی و پێکەوە ژیانی نەتەوەکانی کەرکووک دەکەنەوە. ئەویش لەسەر فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرموویەتی ئیمانداران برای یەکترن. چیان ووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.